بەڕاستی لە کولا ئێمە مەبەستی ئێمە پێش ئەو هێرشانەی کە دەوڵەتی فاشیستی تورکیە کردوێتی بۆ سەرباشووری کوردستان هەم زەرەری گیانی هەم زەرەری سروشتی داوە لە باشووری کوردستان ئێمە لەگەڵ ئەوەیشا لەگەڵ ئەوە بڕێ سیاست هەن یا ئەتوانین بێژین خەتێ لە کوردستانە هەن کە تەپڵی سیاستێکی دەرۆیی لە پشتیانە و سیاستێکی ناوخۆیش هەیە کە تەپڵی شەڕی کورد لەگەڵ کوردالەیە مەبەستی هاتنەکەمان بەرگیری لە ئەوانە بوو ینی هەم شەرمەزارکردن کارکردن چالاکیکردن بۆ ئەوەی کە داگیرکرد لە باشووری کوردستان بچێتە دەرەوە هەم بەرگری بکەین لەو شەڕی کورد لەگەڵ کووردا کە احتماڵی پێشهاتنی ینی قبولکردنی ئەم مەوزوعە بێدەنگی دەوڵەتەکانی جیهان لە ڕابەتە لەگەڵ ئەم هێرشەی تورکیا و ئەو ملهۆڕیەی کە تورکیایی کا و دڕندەی خۆیەک کە تورکیە بەرامبەر بە کورد ئەنجامیەیە احتماڵی شەڕێکی کورد لەگەڵ کووردا هەیە ئێمە هات مەبەستی ئەسڵیمان ئەوەیە کە هەر کارێکمان لەدەست دێ بیکەین بۆ ئەوەی کە پێش بەوە بگرین هاتنیشمان بۆ هەڵەبجە لە ڕاستیە لە هەر لەو ڕاستایە هەر بە دوای ئەو ئامانجە ئەسڵیەوەیە وتمان کە بچین هەڵەبجە ببینین زیارەتی شەهیدانی هەڵەبجە بکەین مەزاری شەهیدانی هەڵەبجە بکەین بەڕاستی من خۆم زۆر تحتی تەئسیر ئیسە قەرارم گرت بەڕاستی ئەتوانم بێژم ئائیسا زۆر لە جاران ینی هینترم زۆر لە جاران هێزم زیاتر بووە چون ئێش و ئازارێکم زیینوو بووە ئازاری هەڵەبجە لە منە زیینوو بووە ئەو ئازارم بوو بە ڕقێک بوو بە هێزێ لە دڵما کە تا ئەو جێگە کە پێم بکرێت دژی داگیرکرد دژی ئەو کەسانەی کە ئەیانەبێ کورد نەبێ دژی ئەوانە چالاک بم هیچ هێزی خۆشم هەرچی توانای خۆمە بیخەمەکارۆ بۆ ئەوەی پێش بگرم ئەگەر پێم بکرێ هەرچێکم لەدەست بێ بیکەم پێش بگرم لەوەی کە جارێکی تر شەڕی کورد لەگەڵ کووردا پێش بێت و ئەو واقعانە بۆ ئێمە تکرار بێتەوە بەداخەوە هەرچەند ئەوە داگیرکەر ئەو کارەی کرد هەرچەند ئەوە بەدەستی سەددام بوو بەڵام یەک نەبوونی حیزبەکانی شەر ئەو وەختە کاریگەری سیاسەتە هەڵەکانی حیزبەکانی شەر ئەو وەختە تەئسیری بوو حتا لەسەر مەسئلەی هەڵەبجەیشە لەبەر خاتریەوە ئێمە ئامانجمان ئەوەیە کە لەگەڵ حیزب تا ئێستا قسەمان کردووە ئامانجمان ئەوەی زیاتریش لەگەڵ حیزبەکانی کوردستانە قسەکەین بۆ ئەوەی کە ئەگەر پرۆبلامێکیان هەیە ئەگەر مەسئلەیەکیان هەیە لە ڕێگەی دیالۆگۆ لە ڕێگەی قسەکردنەوە مەسئلەکانیان هەلکەن بۆ ئەوەی کورد دووچاری شەڕێکی تری ناوخۆیی نەبێتەوە چون بەڕاستی ئیتر زەرفیەتی نییە و شەڕی ناوخۆیی کورد ئەم جارە ینی فەلاکەت و بەدبەختی ینی بێچارەگی بۆ گەلی کورد و بەرژەوەندیەکەشی بۆ داگیرکەرانە بێت ئێمە پارلەمانتاری ئوروپامانتیایە ئێمە سەندیکالیستمانتیایە ئێمە ژینگە پارێزمانتیایە ئێمە چالاکی سیاسیمانتیایە ئێمە چالاکانی مافی مرۆڤمانتیایە ینی ئەنوا و ئەقسامی کەسانن کە هەر کامێکیان نوێنەری ئۆرگانهایەکی تایبەتن لە وڵاتانی ئوروپاییۆ و لە 14 وڵاتی ئوروپاییۆ هاتوون بۆ ئێرە ئەم هاتن مخابن هەولێری پر ئەستەنگایشمەرە دەرخستن لێ چ دەبێ بلا ببێ ئیرۆ سێ ڕۆژان سلێمانینە ڕاستی سلێمانی هەنێکدا ئازادترەش هەولێرێ ینی پر چالاکی ئەم بەشدار بوون ئیرۆژ ئەم هاتن قەبرستانە هەڵەبجە ڕاستی ئەم هێستیاریامە پر زێدە بوو ینی وەگۆ نوژێن me jiyan kir nûjenkî me jiyan kir ji niha pê ve çi bê mirê me hêja lêgerîna me hêja hevdîtinê me berdava min wek dayîkî Kurd wek jinik Kurd vê beşê de min cî girtiye ez Kurda bakurim lê axa me ne tenê bakur e çar parçeyê Kurdistanê ê bibe yek parça Kurdistan amelvire li mixavin mexawek go em Ankara bû medî hêzê Ankara ve go sermeda hatin polîsê Ankara sermeda hatin ez ew pir me xemgîn kir lê em neş silahê pêşmerga neş ey Türko em natirsin em bawerin em ê bi serkevin
hem rêbertiya xwe azad bikin hem gelê Kurd em dibên ya bimrê bira ku jî yani solgana me herî mezin bijî yekîtiya gelê Kurd Slav û rêz hemî temaşevana em vê bawerê de em ê serkevin gelê Silêmanî daha bêtir hîstiyariya wan medî jin wek bakur jin pêşengiya wan medî ev me bixwazî nexwazî me pêz kir ji niha pêrê de bangawaziya me ev e jinên Kurdên çi dibe bila bibe civaka xwe azad bikin hişyarî gelê xwe bikin em tevahî rabin serpiya dîroka reş te bila gelê başûr nênivîsandin azadî û biratî wek hevî nivîsandin yani ji bo azadî em demik pir mêz de em bawerin em ê azadiya xwe bibînin PKK zaroy me ne başûrê Kurdistanê pêşmergene gorane yekîtiye vana hemî birayê me ne em bawerin hêz û xurtbûna wan em ê destê xwe bidin hev em ê berbaşê de biçin hêvîk me çawa wan hêvî ji me girt me jî ji wan hêvî girt 1 2 3 4 5 6 الو 1 2 3